ورسوني الو. باش كاك عبد الجبار الو. جمليته كاك عبد الجبار يا اخوة. باش وزعتكوا سباس دكم الحمد لله. كاك عبد الجبار يا اخوة زو سباس. ممنونم اتصروش زماني دادوري كردستاني ونيا بلا فيلم جناب شي. اما ناوم قادر نادر لولات السويدم هندا بسيارو او من هي لبرزت والله لباري شي. والله يدو سي دوسي هيا مس اگر بوار بدي يترخ بسيار اللي ذاك توس بلا. کەسایەتێکی یەکێک لە کەسایەتێک دیارەکانی ناو ئیدارەی هەرێمی وەنیا بلا. ئیتر کەسێکی پریڤات نییە هەتا ئەوبی ئەو شتانەی ڕەبتە بە ژیانی ڕۆژانەی ئێوە اما علاقة ما ما علاقة ما بس دعاوي السلطة القضائية ولا هي علاقة ما بس تكونية. ئێ باشە کاک عەبدولجەبار ئەتوو بەرپرس بووی لە دۆسیە شەنگاڵ لیژنەکەتان بە چ گەیشت وەنیا لەو تاوانەی کرا کە ئەو هەموو خەڵکە هذا سي شنجا. لە دۆسێ شنگال بەرپرس نەبووی سەرۆکی ژنە نەبووی لێ کۆڵنەوە بکەی لۆچە و شکستە تووشی ئەوە بوو وەکو حاکمێک والله ما تحقيقات ماله موضوع كذا وموضوع كذا بس هذا شو تيبري. بەس ڕووداوەکی گەورەی مێژوویە کاک عەبدولجەبار هرم كردستان وبنسبة هموان قوربوا يعني. بله. طبعا شي دولي واقليمي شيء وبلا اخيرا وعن ذكر منطقة كوتب دستي أولا دستك بواي ذكر كان بيجي وجنوسايد خلق كي بكري يعني داربو دستيان هبوا لعراق ولا دري عراق ولا بەس مقەسەری ئەو هێزە چەکدارانەش نەبوون لەوێندەکە پشتیان ئەو خەڵکی کرد کاک عەبدولجەبار پێشتر زۆر لە فێلقەکان هەمویان تەسلیم کردبوو پێش سەی هەشت بەڵێ لە 12 هەمویان تەسلیم کردەوە ئەسلحە و هەمەڕوو ئەو ئەسلحە چاکانەی عێراقی تازە لە ئەمریکاویەوە کەتەوە دەستی داعش برن ئێقەی ناکە بەس هێزی پێشمەرگە لەوێ هیچ شەڕی نەکرد هەڵات ئێ نەدەبایە هەندێک سزا بدرێن وەنیا ئەو خەڵکەیان وەکو مەڕ لە بەرامبەر بەرخدا گورگدانا بەڵێ هێزی پێشمەرگە شەڕی کرد بەڵام ئەو ئەسلحەی پێبوو مقاومەی ئەو ئەسلحەی نەبوو کەلبەرە عێراق و کردبوو بە دەستی داعش عێراقیش بە خۆی هەمالی کرد یعنی ئەڕێکی مناسبی ڕەخساندە بوو لەوەی هەموو منطقەکە بکەوتە بەردەستی بەڕاستی کاک عەبدولجەبار لێرە ئەگەر سەیارەک مرورێک غەڵەتێک بکا وەزیری ناوەخۆی استقالە دەدا وایە نا یعنی منطقە 5,000 کەس سەربڕدرا و شوم بزر کرا و ئەوە بوو کە یەک بەرپرس نەدرا دادگا جەنابەت وەکو بەرپرسەکی دادوەری ئەو پاساوانە هەست پێ ناکەی پاساوی یعنی لەلایەمە کەس شکایەتی نەبوو لەبەرەوەی تابعاتی دەولی هەبوو ئەوە دەبووە ئەو شکایەتە ئەم جەناب ناناسن وەزەوانەی کە خۆیان بە معنی دادەنێن و ڕێک و پێکمیلان و لوملێت خۆیانیش کرد بەیانتانی لە دەرەوەی وڵات بیدەنە مەحکەمەی لاهای دەولی بەرام عێراقیش لەوەی محکمەی جنایەتی دەولی عەظیمیە لێ ئیهمالیان کرد خۆی یعنی حکومەتی عێراق ئیهمالی کرد بوو ئەحزابەکانی شیعی ئێران ئەوانە دەستەچیان هەبووە لەو وەسایە ئەتوو برازایە کتێ مدیری مەکتەبتە وایە نا نەخێر برازاد نییە هیچ برازاد نییە مدیری مەکتەبی نەخێر یەک دەقە ناوەکەی وەرگرم ئەی مدیری مەکتەب ناوی چییە یان یەکێک لە پاسەوە برازاکەت چ پلەیەکی هەیە لەگەرت هیچ پلەی ئەوە حیمایەمە ئەو کابرایە وەکو بەرپرسی نووسینگەت ئەوەیە ئەچێت ئەو دەنگۆیانە زۆر بەهێزە 3 سیارەی وەنەوشەی چووە ئایپادی سیارەکان ئەوە دەکاتن لایتەکان لێ دەکاتەوە دەستی دەفرۆشی عادی تێدێخ تۆ دڵنیای لەوە کاک عەبدولجەبار تۆ کابرایەکی کەسایەتێکی کاریگەری بڕیاردانی باشە منیش دڵنیام بەڵگەم لایە کاک عەبدولجەبار والله دەزانیت چییە کەس تەحقیقی لەو مەوزوعی نەکردیە هێشتا تحقیق نەکرا کاک عەبدولجەبار لەسەر ئەوەی کە بە مل زێرەڤانی داهاتیە
نانا بمل زێڕەبانیش دانهاتی یعنی عەدەسەکە ڕوویدایە وایاننا حەدەثەکە معلوم نییە جارێک کەینێ ڕوودا دوو لای تەگۆڕایە نازەم سەرجەرەکەشتە چوارە ێ باش سێ سارەیە چۆن دەکرێت کاک عەبدوجەبار لە ناو سەرۆکاتی ئەنجومەنی دادوەریکێ کەسی نزیشی تو بچی ئەو کارە بکە و نەدرێتە دادگەش وە تەپسیش بکرێ کەسی نزیکی من ئای چێ و برا بە تۆمەتەکە ئاڕاستەی زیاتر ئەو برازایەتە هێز نانا قسە ئەسڵ ئەساسی نییە ناوی سامانە وایاننا ناویچە سامانە برازاکەت نەخێر ئەی ناوی چێ کاکەوە ناوچکە هەیە دیارە نازانێتەوە بابا بڕوا بکە برازایەکەت بە خۆت گوتت لەگەر پاسەوانتە برازایکی من پاسەوانە من دەینی دەبا بەس ئەو تۆمەتبار کرایە کاک عەبدوجەبار ئەم دڵنیامەوە بە مل پاسەوانیتان داهینایە پاسەوان لە کاتێکە سویج لەکنەوان نییە سویج لەکنەتووە ئەمە 6 پاسەوانمان هەیە ئەی کوڕەکەت کاک عەبدوجەبار کوڕیچی کوڕەکەی تو لەگەرت پاسەوان نییەویش نەخێر ئەوی لە زانکۆی کۆلیژی پزیشکی دەوام دەکا ناوەڵەوە وا لەکنم دانیشتوە لە خۆی تەڵبەیە لە کولێ بازانم وتیان بن دیوارە ئەگەر بە غەڵەت تێنەگەم ناشتانە نییە کاچم تۆ معلوماتانت بەغەڵەت وەرگتێنجلۆی جواب دەدەمەوە ئەم جەنابەت ناناسم بەس هەر چێوی خەڵک لە لای من ڕێزیە مەمنونم سوپاس دەکەم بەس کاک عەبدوجەبار ئەمیش ئەزانی چییە ئەم کابراایکی ڕۆژنامە نووسم ڕۆژنامە نووسیەوە ئیشیکی قورئانە من تێکەڵی کەس بوومە بەس کاک عەبدوجەبار لە قەزیە شەنگاڵ ئەوە باز ناکەین بە هەر حاڵ بڵاو دەکەینەوە وەکو مەسەلەیەکی سیاسیە بەس ئەوە لە ناو دائیرەکەی تووە تو ئیجراعاتت نەکردیە ئەوە یعنی چۆن دەکرێت کاک عەبدوجەبار بەڕێزت سەرۆکی بەرزترین لووتکەی دادوەری لە ناو دائیرەکەی خۆت کەسی نزیکی خۆت شتەشی وا دەکات چۆن ئیجراعاتی لەگەر ناکەیت کاک عەبدوجەبار یعنی وڵات چۆن بەڕێوە دەچی بۆ شێوەیە وایاننا پشتیوانیە نەکرایە باشە ئەمەوە لێ دەگەڕێن و ئەنجومەنی دادوەری لۆ دەیاندام و دەستگا لەوێندەرەکە و مۆزوعی لە خۆمان لەناو خۆ حەلەکی لێ دەکەین ئەی بەس ئەمە خەڵک حەق خۆیتی بزانی کاک عەبدوجەبار ئەوە شتێکی عائیلی نییە وایاننا عائیلی نییە و جەنابتە لە خۆ لەوێەوە باز دەکەی نازەم ئەو مۆزوعە دەچی یعنی تو پێت وایە ئەسڵ و ئەساسی نییە نەدەزانم دوو مسەجەلە یەک مسەجەلە خراپ بووە گۆڕە جارێت تا تاقیق لە مۆزوعەکەی نەکەی نازانێ مۆزوعە بەس ئەوی ئەمە زانیتمان کاک عەبدوجەبار دووسێ لە ئێستا سێ چار وەنەوشە بووە پێشترش گەلێک زۆر بووە بەس ئێستا سێ چارەکە وە تەپسیشتان کردە من بۆیە دەیکەم ئەگەنا زۆر تەبیعیە لە هەموو شوێنێک ئەو شتانە دەبی بەس ئیجراعات دەکرێت لە وڵاتی من دەژیم تاوان هەیە دزیگۆکی ئەوەیە بەس ئیجراعات دەکرێت بەس چۆن دەبی ئێوە ئیجراعات نەکەن کاکەمە مۆزوعەکە تا تحقیق تێدا نەکەین ناکرێت جواب دەینەوە مۆزوعەکەیمە مۆزوعی وچی دزی و ئەولا نییە یعنی تەپس نەکرایە کاک عەبدوجەبار تەپس نەکرایە سارەکەن حاکمان بۆ درایتەوە لە نتیجەی وەی گۆڕانکاری بۆ لەوانەیە دەعم بووبی لەوانەیە مسەجەل خراپ بووبی لەوانەیە گۆڕابی مەتەلا ئێستا سارێک لە کەمێندی ئیژنەکە دەسمە تفتەری دەیگۆڕن ئەوە هەیە بۆ تەریقانێ کاک عەبدوجەبار ئەی ڕێی چ بوو لەسەر ئەو زیندانیانەی بادینان و ئەو هەموو محکەمەی کرا عایدی نییە کاچرە چۆن ئەدی نایەتە لای ئێوە قەرارماندا نایەتە لای ئێوە هیچ لە تحقیقات و کۆتای من بەخۆم لەو داوایانەدانیم هەیئات هەیە بەڵێ وای هەیئات قەراری لێ دەدەم ئەبەستە تۆ سەرۆکی ئەنجومەنی هەست پێ ناکەی یعنی مەسەن پێنج ئەو هەموو زیندانیا هەموو دنیا گوتی نائەدالەتە بەڵێ محاکمێ هەموو دنیای هەیئات هەیە هەر هەیئە و اختصاصی خۆی هەیە جوابی مەوضوع هەیە ئەحوال شەخسیە عەمەلەیە هەیە هەیە محامینەیە هەیە دەعاوی متفەرقە هەیە هەیە عمل هەیە هەیئات هەیە جەزایی هەیە بەس کە تەمیز دەکرێتەوە ئازام دێتە لای ئێوە
وایانە نارم تەمیز هەیاتێ يعني بەسەس پێ ناک ئەتو سەرۆکی ئەنجومەنی دادوەری ینی هەموو دنیا گوتی ئەوە نەعەدالەتی هەیە کاک عەبدولجەبار یعنی نەعەدالەتێکی زۆر گەورە بوو نوانتان والله من يعني ئەوەی بزانم کەس بەلاش لە هەرێمی کوردستان ناگیرێ و ئەگەر بژگیرێەوە لە شوێنێکی لایمە قەرار ئەگەر لەو بەڵێنە کەسێکی دانە و تەجریم ناکرێ باوەکە زۆر کەسە بووە ژیرایە بە شوبە بە توهمە بەردرایە و یان بە کەفالە بەدرایە یان ئیفراز کرا یان گەیشتیتە لایمە ئیفراز کرا زۆرش قەزیەتان هەیە کاک عەبدولجەبار هێت پێ دوایە دادپەروەری بوو ئەو شێوە دادگایی ئەو زیندانیانەی بادینان کە گوایە هەوڵی کۆدەتایاندایە کە گوایە مەسەلەن تاپڕیان لێگیرایە بە تاپڕی هەوڵی کۆدەتای کابینەی نوێیاندایە والله من يعني عزی جەنابتم کرد بەس ئەمە قەرارات دەدەین بەس مەلەفەکان هاتە بەردەستی ئێوەش ینی بەڵێ ئەوی ئەدلەی مەلموس هەوی لەسەری حکم دەدرێت غەیری ئەدلە ئیفراز دەکرێت وە کەسیش بە پێی تاوانی خۆی عقوبە دەدێ و هەموو هەیئاتشە حاکمەکانیشمان هەموو حاکمی بە توانانە هەرە من نیمە مەسەلەن حاکمی لە دۆکێ سلێمانی هەیە وایە کەرکووک هەیە هەری بەس کاک عەبدولجەبار ینی کەس ئۆکەی کەس یعنی ئەوە زەجێژی زۆر گەورەی جیهانی دروست کرد کۆمەڵێک کەس لە فەیسبووکی هەندە ڕسمیان لێگیرا ڕسم بە چەک گوایە ئەوە لەگە برادرانی باکوورن هەندێشت گیرا ئەوە لە میدیاکان بڵاو کراوە گوایە ئەوانە تەسەڕوبی ئەوی ئەمنیان کرد یعنی هەوڵی کۆدەتا کرات باشترین چەک ئەوە بوو کە تاپڕەشان دیتەوە ئیساری شێستەکان ئینگلیزی یعنی هەست پێ ناکەی ئەوە سومعەی ئەنجومەنی دادوەری دادگای هەرێمی کوردستان یەکجار لە کەدار کرد ئەمە محکمەی تەدقیقین محکمەی بەڵگەنامە و حجەجی نەوانە ئەوی بەخۆی اعترافی نەکردویست حکم نات بەس کاک عەبدولجەبار گەنجەشی وەکو شێروانی کە ئەنگۆ دەبی ببنە دادگا شوێنی عەدالەتە وایانە ئەو کوڕە لە ناو دادگا هاواری کرد گوتی هەڕەشەی دەستدرێژیکردن لە بۆ خێزانم کرایە یعنی ئەوانەی قسان دەکەن و قسانە خۆ ڕاست نییە یعنی زەرا بدە دوورەوە لەوانەیە لە هەولێر بەزەم شێروان دەناسم کاک عەبدولجەبار ببوورە شێروان دەناسم شێروان لەو کەسانە نییە بێ سومعەی خێزانی باز بکە لە میدیاکان بڵێ هەوڵی ئەوە درایە کاک عەبدولجەبار ئەو شتانە زۆرە لە ناو زیندان زۆر کەسێ لە بۆ قەتلێکی خۆی نەجاتدا پیاوی کوشتێ دەرێەوە هاتیە تعدا لە خێزانم بەس کاک شێروان ڕۆژنامە نووسەکی زۆر معتەبەرە کاک ئەوە من لە هاوڕێمە دەیناسم لە نزیکەوە دەیان کەس ئەڵێ بە زوو عەرزم کردی ئەمە بەدە سەر بەڵگە و ئەدلە قسان دەکەن کاک عەبدولجەبار دەیان کەس ئەڵێ بە زۆرم لێ بە تەعزیب بە من ئەتراف کرایە ئەتراف کرایە کاک عەبدولجەبار جگەلەوە نائەدالەتێکی زۆر گەورە هەیە ئێستا بە سەدان تەنکردنەوت دەڕوە بە ملیارها دۆلار دەدزرێت هیچ بەرپرسێک نادرێتە دادگا بەس ئەوانە ئەنگۆ تەزدیق دەکەن کە لەسەر حکومەکانیان گەنجەکی ئەو پۆلە گەنجە کە ئەوە ئەمنی قەومی کوردی خستە خەتەر لەبەر ئەوەی هەموو دنیای دانای کرد من عەرزم کردی لە بیدایەت گوتم ئەوانەی متعەلقە بە دەعاوی بە سوڵتەی قەضایی ئەوانە ئاگادارم ئەوی دێمە وەکو سوڵتەی مستەقیل تەدەخولی کەس ناکەین کەس تەدەخولی شمان ناکە باوەک بەس دۆسیەکە هاتبووە لای ئێوە لە عەدالەتی سوڵتەی قەضایی و عەدالەتی ما ڕازیە من نازانم جەنابەت یعنی لە نزیکەوە نەمدیتی بەڵام هاتبای زۆر احتیادیە ئەمە چکە زۆر لە قونسوڵەکان هاتینە لام زۆر لە سوفەرا هاتینە و هەروە قونسوڵەکان هاتینە و سوحفیاتی وەکالاتیان با هاتینە بۆ ڕۆژانە سەردانم هەیە ئەمەم متحیدە زوو دێت یعنی منەظەماتی لۆکالی و خارجی و هەموو دێن علاقاتمان هەیە لەسەر مۆزوعانە و باسی عەدالەت دەکەین و هەموو تەقیمەکی ئیجابیان کردێن باوەڕ یعنی ئەی ئەو هەموو ئیدانە فەرمیێت چیە کاک ئەمە لەسەر کەیسی ئەو زیندانیان بادینان هیچ گەرمەنیە بەس کاک ئەوەکو گوتم کە تەمیز دەکرێتەوە دێتە لای ئێوە ئێوەش ئۆکەیتان کرد نارێمەوانەی تەمیز دەکرێتەوە ما هەرچی بەڵگە حجە ئەعتراف هەبی بەخۆی
اما طبعا حكم لدين خويا كمتان بتبرير لكن مثلا كابراك بري امد زنابت ناوت سبو قادر نادر كا قادر نادر كا يك بريم لسم كا قادر نادري ذا كجم سلاحي بي دمانسي بي لجفاني جيرا لدست جيرا فصلي دامي درسوا اتوش كاد دكيلو كابرا وكابرا نابي بجيرا ديتوش حقتني بابس او ادلاني بشاندرا يعني بس حقك أبي مثلا هي الصحفية مثلا قاتلة هي الصحفية لو رجعنا الجنو من داري خويدا نابي وبجيري نانا کەس ناڵێ بەس کاک ئەو زۆر کۆمیدیا بوو کە کاتێک وتیان هەولی کۆدەتا کرایە لە کۆدەتاکە تا پڕ گیرایە أنا باسي كودتا وأنا نكلا براستي نانا ئەمن کاک عەبزەبار ئەمن دۆستەکەم دەکنا بڕوا بکە لە ناوی داژیایمە کاک گۆدار زێباری گیرایە گوایە هەولی کۆدەتای دەکاتن تا پڕ ساڵی شەستەکان گیرایە کە تەقەی پێ ناکرێ بەس وەکو مەتحەف وەکو شتێکی ئەسەری لە ماڵی بووە باپیری بووە کاک شێروانی گوایە زانیاری دایتە گروپی عەفدەی شوبات لە سوید و لەگەر ئەمریشەکان دانیشتنی کردیە هەوڵی ئەمنی ئەو کۆدەتایاندایە ئەوە بە بەڵگە دیارە لە دادگا ئەوە کرا هەموو ئەوانی تر دۆستەکان یعنی خەبەر هەبووە لە میدیا بڵاو کرایتەوە نەوتی ئێنزادە دەبردرێت لە کوڕەشی مەسعود بارزانی ئەوە هەموو دنیا دەزانی لە میدیا بڵاو بوویتەوە ئەوەیان بە خراپی ئەمنی قەومی دانا زناب داوي لسر السلطة الطوائي هبي من عملت سند لقاءات الصحفي مانيا بەڵێ جواب دايو ستسا کاک عەبزەبار من قسەی کۆتاییم ئەوەیە یەک ئەوەی شنگال دەبڕم لەبەر وەکو ڕێزگرتن دوو ئەڵێن بەڕێزت لە فترەی بەر لە ڕوخ ڕاپەڕین کە سادێکی زۆر پاک و دڵسۆز بووی من بە هیوام یعنی لە بۆ مزامە لەم نییە ئەوە بەڵام دوای ڕاپەڕین ئەنگۆ هەمووتان دادگاتان زەلیل کردیە هیوادارم دادوەرەکان هەمووتان هەنگاوەشکە بنێن قبول نەکەن ئەو هەموو سوکایەتیە بە دادگا دەکرێتن لا بالعكس باور كمان يعني بيج رابرين محامي بوما ئەوتیان رابرينش فترة محامي بوما دواي ويلا سد كفاوة بيستحق لە سلێمانی نازانم هەندە شتیان لە بۆ باس کردم کە کەسایەتێکی زۆر پاک بوو دڵسۆز بووی لەوە پیشەکەی خۆت زور سپاس ممنون بەڵام ئێستا زۆر گلەیتان لێرێ کاک عەبزەبار هريم لهريم يعني مواقف ما عندي عارف نا لاوازن نەکەرەت و هەموو دادوەران پێویستە جورئەتێک زیاتر بدەنە خۆتان قبول نەکەن ئەوەندە دەوائیرەکانتان سوکایەتی پێ بکرێ بەدەست ئەو دوو حیزبی سپاس دەکەم کاک عەبزەبار